کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بانگەوازی سەرۆکی کاتی پەرلەمانی کوردستان بۆ کۆبوونەوەی تەواوی فراکسیۆنەکان بە ئامانجی دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی داهاتووی پەرلەمانی کوردستان هەوڵ دەدەین لە کاتی بەڕێوەچوونی دانیشتنەکە و لە کاتی دواخستنی دانیشتنەکە زانیاری ورتان سەبارەت بەم بانگەوازە بۆ بخەینە ڕوو لەگەڵمان. ئەم ئەجوایی کە دەبینن لە چەندە لە چوارچێوەی دیموکراسیدا هەژمار دەکرێت؟ یعنی بەداخەوە تەمان کە خەڵک دەچی دەنگ دەدەتن بەشدار دەبیت بە گەرمی لە هەڵبژاردن دەبینین ساڵ بۆ ساڵ ئەو بەشداریە سز دەبیت کەمتر لێ دێتن لەبەر ئەوە ینی باوەری خەڵک بە و ڕەنگە هەڵبژاردنە کەم دەبێت لەبەر چونکە حزبەکان ناکووکن خەڵک شتێکی زۆر گەورە ئەنجام دەدەت دوایی هەندێک پارتی سیاسی لەسەر هەندێک مەناسب یان سەر هەندێک ناکۆکی ناوخۆی یان لەگەر حەزبەکانی تر دەبنە ئەگەر و مثلا ڕنیشتنی پەرلەمانەوە 5 مانگە لە پاش هەڵبژاردن ئەوە ینی بێئومیدیەک لای خەڵک دروست دەکات لای هاوڵاتی دروست دەکات. دەڵێن ئێمە ینی ئەو ناکۆکیانە لە بەرژەوەندی گشتیە نامانەوەی کێشە دروست بیدواتر. یعنی خەڵک باوەڕ ناکات ینی باوەری خەڵک بە شتانە خەڵک ئێستا زۆر شارەزاویە خەڵک وەک خەڵکێکی سادە نەماوە خەڵک چاوی کراوەیە خەڵک هزری ئێستا زیاتر بۆ شتەکان ینی دەچیتن یا تێدەگیت ئەگەرەکان چن. باشە بەڵام ئەگەر حزبێک لەگەڵ حزبێکی تر لەسەر پۆستش ناکۆکی هەبێ ئەوە مافی خۆی نییە؟ مافی خۆیە بەڵام یعنی ئەبێت هەموو حزب هەرێک لای خۆیەوە تەماشای بەرژەوەندی خەڵک بکات پێش بەرژەوەندی خۆی. سەبارەت بە پێکهێنانی حکوومەت زۆر جارباز دەوە دەکرێت ئەگەر حکوومەت زوو پێک بهێنرێ لە سوودی خەڵکی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان ئەمە هەتا چەند ڕاستە؟ بخۆی زیاتر واقع حکم دەکەت لەوە کە چەند لە سوودی خەڵکە بەڕاستی ئەوەی کە ئێستا دەبینین ئەو واقعی کە لە کوردستان دەبینین بەڕاستی بارودۆخی هەرێم وای کردووە کە تەسیری هەبیتن تەسیری خراپی هەبیت لەسەر بواری ئابووری لەسەر بواری کۆمەڵاتی لەسەر زۆر شت هەیە ئێستا دەبینین بازار پەیوەستە بەوە ئەو ڕۆژەی کە دەڵێن حکوومەت دادەمەزرێت یان پارتە سیاسیەکان گفتوگویان هەیە و نزیک بوونەکەن لە نێوانیان هەیە دەبینین بازار خەڵک زیاتر گەشەی دەکەتن. تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نییە لەوەی کە پێشتر بڕیار بوو کاتژمێر 11 دانیشتنی پەرلەمان دەست پێ بکە بەڵام هیچ بڕیارێک نییە. ئێستا شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ساز دەکات تاوەکو ئێستا کۆمەڵی ئیسلامی دەڵێ ئێمە بەشداری دەکەین بزوتنەوەی گۆڕان دەڵێ ئێمە بەشداری دەکەین پارتیش هەر بێگومان سوورە لەسەر بەڕێوەچوونی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان ئەوەی کە زانیاری هەیە تاوەکو ئێستا کۆبنەوەکی گرنگی یەکێتی هەیە ئەنجومەنی سەرکردایەتی کاتژمێر 3 چاوەڕێ دەکرێت گلاکەرەوە بێ قسەی ئێستا ئەوەیە دانیشتنەکەی پەرلەمان بۆ کاتژمێر 5 یاخود چەند کاتژمێرێک لە ئێستاوە دوا بخرێت با بزانین چی ڕوو دەدا. بۆچی پێکهێنانی حکوومەت زۆر گرنگە لەم دۆخی ئێستا؟ لەم دۆخی ئێستا هەڵبژاردن کراوە بە پێی سەقاقی هەڵبژاردن پێویستە حزبەکان ڕێزدا لەو ئەنجامەی هەڵبژاردن بگرن کە خەڵکی هەرێمی کوردستان دەنگیان پێداوە. ئێمە ئەگەر بین سەیری کورسی حیزبەکان بکەین کە زۆرترین کورسی پارتی دیموکراتی کوردستان کە بەدەستی هێناوە پارتی لە ئێستادا دەتوانێت حکوومەت بەتەنها دروست بکاتن دەتوانێت لەگەڵ پێکاتەکانی کەش ڕێژەی یاسایی تەواو بکاتن گۆڕانجی ڕێکەوتووە لەسەروەی کە بەشداری دانیشتنەکە دەکاتن دەتوانرێت بەڵام ئایا یەکێتی ئەو پێشنیازانەی خستۆتە بەردەمی پارتی پاکێجی کەرکووک و پاکێجی بەغداشی هێناوەتە نێو کۆبنەوەکان و بیاوێ بە یەک هەمووی بکاتەیەک پاکێت ئەمە هەڵەیە بەڵام یەکێتی دەڵێن نامانەوێ ینی ڕەوشێک دروست بکەین دواتر زەرەری لێ بکەوێتەوە زەرەری لێ ناکەوێتەوە زەرەری لێ ناکەوێتەوە لەبەرەوەی ئێمە بینیمان خەڵکی کوردستان دەنگی بە حزبەکان داوە هەڵبژاردننی کردووە بۆ ئەوەی دەنگی داوە بۆ ئەوەی سبێنی حکوومەتێک دروست بکرێتن خەڵکی کوردستان دەنگی داوە بۆ ئەوەی سبێنێ مافی نەخۆتێتن
کاتی پەرلەمانی کوردستان ڕێبین کە هەروری باسی لەوە کرد کە کۆبنەوەکە بۆ کاژمێر سێ دواخراوە بە ڕەزامەندی بەشێکی زۆر لە فراکسیۆنەکان ئەو گوتی تەواوی فراکسیۆنەکان بەڵام پێم وایە هەندێک لە فراکسیۆنەکان دەڵێن ئێمە تەحەفوزمان هەبووە لەسەر ئەو کاتە چاوەڕێ دەکرێت کاژمێر سێ کۆبنەوە ئەنجام بدرێ تاوەکوی ئێستا بێگەر تاڵەبانی کە وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندید بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەو گوتی یەکێتی تاوەکو ئێستا تەحەفوزیە بەشداری لە کۆبنەوەی کاژمێر سێ بکە چاوەڕێ ڕێکەوتنی سیاسی دەکەن لەگەڵ پارتی ئەگەر ڕێکەوتن بکەن بەشدار دەبن ئەگەر ناوەکو خۆی گوتی بەشدار دوای ئەوەی کە دەگوزارێ پرۆسەیەکی دیموکراسیە پێویستە و حزبانە لەسەر کێشە و گرفتەکان بەم شێوەیە سیاست بکەن ئەمن پێم وایە بێت دموکراتیک بوونی دموکراسی بوونی تێدا نییە ئەگەر تێیدا باە هەموو شتێک لە کاتی خۆیدا ئەنجام دادا دموکراسی واتە ئەوە واتە خەڵک بەولاولاداران لا نەبێ ڕۆژنامە نووسان سەرگەردان نەکەی ئەمە دموکراتیکی تێدا نیە بەڵام ئەمن پێم وابێ کێشەکە لە دەسەڵات بوونە ینی زاڵ بوون بەسەر بابەتەکەدایە چۆن تۆ زاڵی دەسەڵاتت هەیە هەرشێک بەدڵی خۆت ئەنجام دەدەی بەڵام پێم وابێ مەهەڵەیە باشە سەبارەت بە دۆخی ئێستای کوردستان پێکهێنانی حکوومەت زەڕورە یاخود کەیسی بەغدایان کەرکوب ئەمن پێم وابێ لە سەرەتادا چون کەرکوک تایبەت بە کوردستان و کوردستانیە گرنگ بوو کێشەی ئەو لە سەرەتادا هەل بکرابایە بە ئەنجام گەیشت باە دوایش گەشتباوە حکوومەتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرابایە من زۆر لەگەڵ دانانی پارێزگارێک بۆ کەرکوک گرنگترە لە پێکهێنانی کابینەیەکی حکوومەت نا کابینی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە بەڵام من مەبەستەکەم کێشەکانی حیزبەکانی ناو کوردستانە کە لەسەر کەرکوک کێشەیان بۆ دروست نەبێ مەبەستەکەمەوەی کە لە مەسەلەی کەرکوک پارێزگای کە هەل کرابایە ئەمەی کوردستانیش پێکۆدا دشن دەتوانین بەڕێکوپێکی بە جوانی هەل بکرێت بەڵام تا ئەو مەسەلەی کەرکوک دەگۆڕەدا بێ کێشە و ناکۆکی لێنە کوردستان و بەداخەوە پەرلەمانی کوردستانژە هەر بەرداوام دەبێت باشە پێشخستنی کەیسی کەرکوک بۆ دەبێت گرنگتر بێت لە پێکهێنانی کابینەی داهاتوی حکوومەت ئەمن پێم وایە پەیوەندی بە موچە و بژێوی ژیان و ئەمن پێم وانییە گرنگتر بێت مەبەستەکەی من لەوەی کە سەرەتا ئەو ئاماژەی پێ بکرێت و ئەنجام بدرێت و هەل بکرێت ئەوەیە کە حیزبەکان دژی یەکتر ڕانەوەستن. ئەوەی دەیبینین ئێستا ئەمە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە پەرلەمانی کوردستان باڵەخانەی پەرلەمانی کوردستانیان بەجێهێشت بەشێک لە پەرلەمانتارەکان پێیان ڕاگەاندین کە ئەمە هەڵوێستی یەکێتیە یەکێتی بەشداری لە کۆبنەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان ناکە یەکێتی سوورە لەسەر هەڵوێستەکەی دەبێ پێش دانیشتنی پەرلەمانی کوردستان و دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی دەبێ پۆستی پارێزگاری کەرکوک یەکلایی بکرێتەوە. هەڵسەنگاندن بۆ پرۆسەکە پرۆسی دانیشتن و دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی پێتان وایە پرۆسەیەکی دیموکراسی وە یاسایی بوو؟ ئێمە لەسەر پرۆسەکە تێبینیمان زۆرە و پێشتر نەبواە کۆبنەوەی یەکەمی پەرلەمان ئەوەندەی بخایەنە و سەرۆکی بەتەمەن بە بەرپرسیاری یەکەم ئەزانین لە درێژخایەنی کۆبنەوەی یەکەم کە بە خلافی پێڕەوی ناوخۆ بوو بۆیە سوور بووین لەسەرەوەی کە فشارەکانمان چڕ بکەینەوە کە کۆبنەوەی یەکەم تەواو بکرێت و سەرۆکایەتی پەرلەمانیش هەڵ ببژێردێ چونکە خەمی ئێمە خەمی هەیبەتی پەرلەمانە وەکو مؤسسەی باڵا بۆ سیاست و تەشریع لە هەرێمی کوردستانە. دەرەنجام ئەمڕۆ فشارەکان زۆر بوو بەڕاستی تەحەدیاتەکانی زۆر بوو بەڵام سوور بووین لەسەرەوەی کە کۆبنەوەکە ئەنجام بدرێ و ئەنجام درە ئێمە بەشداریمان کرد لە ئەنجامدانی کارێکی باش بوو. ئێمە سوور بووین لەسەرەوەی کە بێ کۆبنەوەکە ئەنجام بدرێت چونکە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە وەکو دەستکەوتێکی نیشتیمانی ململانەی حزبی و خلافات و جیاوازی ئەوە طبیعیە بەسەبێت لەنەوە هەوڵی پەرلەمانە ئەو یەکلایی بکرێتەوە نەک لە دەرەوە دەرەنجام بەشداریمان کرد لە کۆبنەوەی یەکەم
بەڵام دەنگمان نەدا بە سەرۆکایەتی پەرلەمان لەبەر ئێمە قەناعەتمان وایە و فراکسیۆنی یەکگرتوو کە سەرۆکایەتی پەرلەمان بەشێکە لە پاکێجی دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستان کە ئێمە ئۆپۆزیسیۆن بوونی خۆمان ڕاگەاندۆ بەرامبەری باشە هەرچەندە ئێوە سوڵ بوونە لەسەر ئەوەی دانیشتنەکە لە جلسەی یەکەم لە یەکلایی بکرابایەوە سەبارەت بە دەست نیشانکردنی دەستەی سۆرۆکایەتی بەڵام ئێستا مەترسێکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە بەهۆی ناکۆکی نێوان یەکێتی پارتی دوو ئیدارەی دروستبی و دۆخی کوردستانیش ئاڵۆز بێ ئەبێ هەرێمی کوردستان هێڵی سوور بێ بۆ هەمومان و پەرلەمانی کوردستان دەستکەوتێکی نیشتیمانیە کە بێ بە هەمومان بیپارێزین ئێمە هیوادارین کێشە سیاسیەکان و منملانیە سیاسیەکان نەبنەمایی پەرتکردنی هەرێمی کوردستان وە شەڵەژاندنی دۆخی ژیانی خەڵکو و بژێوی خەڵک زیاتر بە پێچەوانەوە هیوادارین کە بە هەمومانەوە بتوانین چوارچێوەیەک دروستکەین کە ئۆپۆزیسیۆن بتوانێت کارابێ دیفاع لە خەڵکی ستەم دەکراوی هەرێمی کوردستان بکە و دەسەڵاتدارەتیش ئەو چاکسازانە بکە کە پێویستە چونکە لە کۆتاییە منملانەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەبێ هاوڵاتی لی مستەفید بێ ئەو حاڵەتە طبیعەکەی حکومڕانیە و ئێمە گەشتبینین بەوەی کە دۆخی هەرێمی کوردستان نەگەڕێتەوە بەرەو دواوە ومێدمان وایە کە وەکو ئۆپۆزیسیۆن ئێمە بەتەکید ینی سوورین لەسەر ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان بەرەو پێش بڕوە نەک بەرەو دواوە بە تایبەتی ژیانی خەڵک خەمی خەڵک معاناتی خەڵک ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمان کاتێک هاتینە دەرەوە لە کۆبوونەوەی یەکەم ئەومان ڕاگەیاند کە وەکو فراکسیۆنی یەکگرتوو یەکەم فراکسیۆن بووین کە ئەمڕۆ بڕیاری پاشەکەوتی موچە و یاسای هەڵۆشانی پاشەکەوتی موچەمان پێشکەش کردو بە سەرۆکایەتی پەرلەمان بەڵام دوای کارابوونی و یاسای پاکەجی چاکسازی کە زیاتر لە 100 میلیارد دینارە گێڕێتەوە بە پەرلەمانی کوردستان و ژوومان بۆ کۆ کردوەوە بۆ هەڵوەشانەی پاشەکەوتی موچە بۆ پاکەجی چاکسازی بۆ بندیوار و فرموچە و خانشینە یاسایی یاسای مرۆڤ سازیمان هێناوەکەوە داهێنانێکە کە مرۆڤ بنیاد بڕێتەوە لە قوتابخانەکانەوە وەزارەتی پەروەردە مکلف بێ بۆ مۆزوعە لە ڕووی بەها ئەخلاقیەکان و بەها ئینسانەکانەوە مرۆڤ جاری تر بنیاد بڕێتەوە ئەوەی کە ئەمێ بیڵێم ئەوەیە بۆ مناڵانی هەڵەبجە یاسامان پێشکەش کرد ئەمڕۆ مناڵەون بۆکانی هەڵەبجە کە چارەسەری کێشەکانیان بۆ بکرێت ئەوەی کە ئەمانەوەی بڵێ ئەبێ خەمەکان خەمی خەڵک بن بە پرۆژە ئۆپۆزیسیۆن بوون بکرێت بۆ دیفاعکردن لە خەڵکی سەبارەت بە پرۆژەکانی ئێوە ینی پێتەن وان نییە بایکۆتکردنی یەکێتی و بەشداری نەکردنی ئەوان لە کۆبوونەوەی ئەمڕۆوە قسەکردن لەسەر دوو ئیدارەی دەبێتە کۆسپێکی گەورە لە بەردەم جێبەجێبوونی پرۆژەکەتان لە داهاتوودا هیواداری نوانە بێ و بەڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان دۆخی تایبەتی خۆیان هەیە و مەتاڵیبی تایبەتی خۆیان هەیە بوارەکەش ڕەخساوە بۆەوەی کە گفتوگوی پێویستی لەسەر بکەن لەگەڵ هەر لایەکە پەیوەندیدارە گرنگ لە لای ئێمە دام و دەستگا شەرعی و ڕسمیەکانی هەرێمی کوردستانە کە پەرلەمان باڵاترینیانە بۆ دوو ئیدارەی لای ئێمە هێڵی سوورە و مەرفوزە بە هەموو شێوەیەک و هەرێمی کوردستان لای ئێمە دەستکەوتی خوێنی ئەم میلەتە و تەسحیات و قوربانەکانی ئەم میلەتەیە بێ بە هەمومان بیپارێزین. سەبارەت بە کۆبنەوەکەی ئەمڕۆ هەندێک جار گلەی لەوە دەکرێت پرۆسەکە دیموکراسیانە بەڕێوە نەچوە کۆمەڵی ئیسلامی چۆن مەسەلا دیموکراسیە دەڵێ دەکرێت سازان بکرابە لەگەڵ یەکێتی بۆ هەڵبژاردنمان کردن ئێمە لەگەڵ پرۆسەکە زۆر بەهێمنی بەڕێوە چووە و ئێمە هەموو لایەنە حەزەکەم بۆی بەڕوونی پێتان بڵێم پێش ئەوەی پارتی یەکێتی ڕۆژی 5 کۆبوونەوەی هەردوو باڵای مەکتەبی سیاسی هەردوو لا بێت فراکسیۆنە بەڕێزەکان بە فراکسیۆنی کۆمەڵیشەوە ئەوان داوایان کرد کە با کۆبوونەوەیکی سەرۆک فراکسیۆنەکان نەبێت لەگەڵ سەرۆکی کاتی پەرلەمان بۆی ئێمە زەختێک بکەین چکە ناکرێت هەراوە سەرۆکاتی پەرلەمان بەبێ هەڵبژاردن بکرێتەوە ئێمە وەکو پارتیوتمان حازری هێشتا مەکتەبی سیاسی هەردوو لاشمان دانەنیشت بوون کە مەکتەبی سیاسی هەردوو لا دانیشتن و ئیعلان کرا کە ڕۆژی 18 مان کۆبوونەوەی پەرلەمانە بێ ئەمە دەرگایەکی گەورەی سیاسی بۆ ئێمە کردەوە بۆیە ئەو کات ئێمە داوامان کرد سەرۆکی کاتی لەگەڵ هەموو سەرۆک فراکسیۆنەکان دانیشتنی کردوتی ئێوە خۆتان پێشتر داواتان لە من کردبوو کە دانیشتنی پەرلەمان بکەین ئێستا مادام ئەم ڕێککەوتنە سیاسیشەیە کە 18 مان کۆبوونەوەکە بکرێت کەواتەم پاڵپشتێکی ترا بۆ ئێوەش بۆیە فەرمونون ئەگەرەتانێک کۆبوونەوەکە بکرێت پرسوڕاتان پێکەم هەر هەمومان لەوێ بەبێ ئیستسنا وتمان لەگەڵ ئەوەین کە کۆبوونەوەکەی 18 مانگ ئەنجام بدرێت نوێنەرانی یەکێتی نیشتمانیش لە هەمان کۆبوونەوە وتیان ئێمەش حەزەکەین بەشداربین لە کۆبوونەوەکە بەڵام قەراری ئێمە مەربوطە بە قەراری مەکتەبی سیاسی و هەنگاوەکانی دواتر بۆی کۆبوونەوەکەی ئەمڕۆ لەسەر داوای
زۆرینەی هەرە زۆری فراکسیۆنەکان بووە و ئێمە سەعات دا ئەم بەیانە داوامان لە سەرۆکی کاتی پەرلەمان کرد سەر فراکسیۆنەکان دانیشتێکمان کردوتمان بۆی کاتی زیاتر بە برایانی یەکێتیش بدرێ داوا هەندێک دەرفەتیان کرد داوایان کرد بۆ 24 ساعت دوا بخرێ ئێمە ڕەتمان کردەوە بەڕاستی چکەوتمان ناکرێت ئێمە چ جوابی خەڵکی کوردستان بینەوە ینی بۆیە وتمان لە جیاتی 24 ساعت هەموو فراکسیۆنەکان لەسەرەوە ڕێککەوتین کە کاتژمێر سی ئەم ئێوارەیە پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی بکە چونکە ئەگەر بە 100 ڕۆژ نەگەشت بینە ڕێککەوتن یانێکێتی سەرکرداتێکی نەیتوانێت بە بڕیار بە بۆ 2 ساعتش ڕەنگە ناتوانێت بۆیە ساعت سێ زۆر بە ئاسایی ئێمە چوینە ئەوێ هەتا 5 دقه پێش ساعت سێش ئێمە وەکو فراکسیۆنی پارتی خۆمان حاضر کرد و دەنگ بە کاندیدی یەکێتی بێ بۆ سەرۆکی پەرلەمان چونکە استحقاقی ئەوانە بەڵام کە کاندیدیان دیاری کردو المهم هەر کەسێک وایە یەک کاندیدە دوو کاندیدە سێ کاندیدە کاندید حتا ئەگەر یەکێتی بەهاتایەتە ناو هۆڵەکە و کاندیدیشی نەبوایە ئێمە هەر ئەمالیەمانە کرد ئەماوت بە کاتی پاڵێورای ئێمە دکتۆرە باڵای هەتا یەکێتی کاندیدی ئەبێ یعنی چکەمە استحقاقی ئەوانە لە هەموو گەڕی دانوستەکان وتمانە استحقاقی ئەوانە بۆیە پرۆسەکە زۆر بە ڕێکوبێکی بەڕێوە چوو بە تەنها فراکسیۆنی یەکێتی نهاتبوونە ناو هۆڵی پەرلەمان فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی بەڕێز هاتن لە هۆڵەکە بەشدار بوون دوای کە دەنگدان دەستی ینی پاڵاوتن دەستی پێکرد هۆڵەکەیان بەجێ زۆر ئاساییە فراکسیۆنی کۆمەڵ بەشدار بوون لە ناو هۆڵەکە و دەنگیان نیا بە هیچ کام لە کاندیدەکان پاڵێوراویشیان نەبوو فراکسیۆنی حیزبی شوعی لە کاتی دەنگدان هۆڵەکەی بەجێهێشتووە بۆیە زۆر ئاسایی لەو هەفتا پەرلەمانتاری کە لەوێ بوون لەسەر هەریەک لە پۆستەکانی سەرۆکی پەرلەمان جێگیری یەکەم سکرتێری پەرلەمان منافسە هەبووە و کاندیدەکان معلومن کە چۆن دەنگەکانی بردن بەڵام فراکسیۆنی یەکێتی دەڵێ 24 کاتژمێر شتێکی ئەوەندە نییە پارتی لەسەر ئێمە ئاخر ئەم وایە ئەمە هەفتەیەک پێشتر بیان و تا ئێمە کۆبنەکەی 18 مانگمان بۆ بکەنە 19 مانگ ینی خۆ ئێمە کارەکە خۆیان ئەگەر بەجددی لە کۆبنەوەی هەردوو باڵای هەردوو مەکتەب سیاسیەکە بیان تا 20 مانگیش کۆبنەکە ئێمە کێشەمان نەبوو ئێستش هیچ شتێک نەگۆڕاوە زۆر ئاساییە حەزەکەم دڵنیای بینە خەڵکی کوردستان من ئەمڕۆ بە نوێنەرایەتی فراکسیۆنی یەکێتیش بۆی ئەو کێشەی بۆ یەکێتی حەلکەین کاندیدێکی خۆمانداناوە کە کادری ئێمەیە بۆی بە شێوەیەکی کاتی لەم پۆستا بێت تا یەکێتی یەکلایە بێت و کاندیدەکەیێنێ ئەگەر سبەینێ یەکێتی وتیان ئەمە کاندیدی ئێمە ئیعلانی جەلسە بۆ 2 ڕۆژی ترەکەین و ئەو کات دکتۆرە ڤاڵا ئیستیقالەکات و پەرلەمانتارەکە یەکێتی بە سەرۆکی پەرلەمان دوای ئەم هەنگاوە کە بێگومانەمە بۆ خەڵکی کوردستان گرنگ بووە هەنگاوی داهاتوو چی دەبێت لە پەرلەمانی ئێمە هەوڵی یەکەم هەنگاو ئەبێ لیژنەی یاسایی دروستکەین بۆی کارەکانی پەرلەمان چاوەڕێی یەکێتی ناکەن لیژنەی یاسایی بەپێی پەیڕەوی ناوخۆ بەپێی بەرکەوتەی هەموو پێکاتەکانی ناو پەرلەمان یعنی لەوەش هەر ئیستحقاقی یەکێتی بەجێ حتما ئەگەر نامە قبول ناکەین چۆن ئیستحقاقی یەکێتی بەپێی بەرکەوتەکە بوون منە ئەبێ لیژنەکان لە 5 تا 11 کەس بن 111 پەرلەمانتارمانە ئێمە بوون 45 کورسیمانی حەقی ئێمە 4 ئەندامی لیژنەی یاساییە یەکێتی 21 ئەندامی هەیە حەقی ئەوان 2 ئەندامی لیژنەی یاسایە بۆ پێکاتەکان حەقیان هەیە لایەنەکانی تریش بەپێی تەخەسوسی خۆیان بۆیە داوامان لەسەر فراکسیۆنەکان کردو بەیانی سەعاتە دانیشن نوێنەریان بۆ لیژنەی یاسایی دانێن لیژنەی یاساییش لە 5 تا 11 ئەگەر حوت کەس توانرا لە لیژنەی یاسایی دابرێت لیژنەی یاسایی توانی کاری خۆی بکات سەبارەت بە هەنگاونان بۆ پێکهێنانی حکوومەت چی دەکرێت دەداهاتوو گفتوگۆکە سیاسەکان ئێمە بەردەوامە بەڵام ئێستا ئێمە هەنگاوەکانمان وان سەرۆکایەتی پەرلەمانمان هەڵبژاردو لیژنەی یاسایی دانین ئەو کات بەپی ئەو ڕێککەوتنێک کە ئێمە گۆڕان کردومان و یەکێتیشی لێ ئاگادار کراوەتەوە تعدیلکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمە بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە دواتر فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ناوزەدی پاڵێوراوەکە ئەکات کە بەڕێز کاک مەسرور بارزانی بوو پێکەنانی سەرۆکی حکوومەت ئەو کات سەرۆکایەتی پەرلەمان ئەم ناوە بۆ سەرۆکی هەرێمە نێر بۆی بەڕسمی تەکلیف بکرێ بەپێی ڕێوشێنەکان لە ماوەی 30 ڕۆژە کابینەکەی بێنێتە پەرلەمان دەنگی یاسایی پێشتر نیەتێکی پارتی هەبوو کە بەبێ یەکێتی حکوومەت پێک نەهێنێ ئەو نیەتی پارتیە تا ئێستا ژێمە سوورین یەکێتی شەریکێکی ئەساسیە یەکێتی شەریکە یەکێتی بەشدار نییە ینی وەستی یەکێتی جیاوازە لەگەڵ لایەنە سیاسی بەڕێزیان لەگەڵ ڕێزم بۆیان بۆیە ئەو پێگەی کە بۆ یەکێتی لە خەیاڵی پارتیایە قسەیان لەسەر کردووە ئەم پێگەیە بۆ یەکێتی لە حکوومەتیش پارێزراوە باشە سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی لە چێوەی گفتوگۆکان دەبێت بۆ پێکهێنانی حکوومەت بەڵێ ئەمڕۆ ئێمە کۆمەڵی ئیسلامی قسەمان لەگەڵا کردوون ئێمە هەڵوێستی ئەمڕۆیان بۆ دەنگدەدان بە سەرۆکایەتی جیاکەینەوە لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بۆ گفتوگۆکانی حکوومەت بۆیە ئێمە لەگەڵ ئەوانیش لەسەر خەتە بین تا بزانین بگەنە چ نەتیجەیەک باشە سەبارەت بە پرۆژەکان لە نێو پەرلەمانی کوردستان ئەولەوێتی پارتی بۆچی دەبێت چاکسازی دەستوری هەرێمی کوردستان دەستوری دانانی دەستوریش بەشەکە لە چاکسازی خۆگەر ئێمە دەستورێکمان هەبوایە زۆر دۆخیتر لە کوردستانە نەهاتارە بۆیە پرۆژەی چاکسازی مەشروعێکی متەکاملە بوونی دەستور زامنێکی گەورەی لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکان و چەسپاندنی هاوڵاتی بوون و مەبدەئی شەفافیەت و لێپرسینەوەی لە دەسەڵاتی ئیداری هەرێمی کوردستان نووسینەوەی دەستور
بەڵام پێش هەموو شتێک تێپڕانی یاسای چاکسازی بۆی بژێوی خەڵک چاکە لە ئەولوێتیە کەواتە گفتوگۆکانتان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لە ئایندەدا بەردەوام نەک لە ئایندە ئەمڕۆ هەر لە ئەسنای جەلسەکە ئێمە لەگە برادرانی یەکێتی لەسەر خەت بووین و لەنا ئەسنای جەلسەکە لەسەر ئاستی باڵای یەکێتی پەیوەندی لەگەڵ ئاستی باڵای ئێمە هەبووە لە 1-2 ڕۆژی ئایندا کوبنەوە شەکرێ بۆ ئێمە لەگەڵ یەکێتی هەر بەردەوامین و هیچ شتێک نەبوو دڵنیاتان پەیامتان بۆ خەڵکی کوردستان ینی خەڵکی کوردستان ئێستا چاوەڕێی ئەڵێن پەیاممان بۆ خەڵکی کوردستان ئارام بن لەسەر خۆ بن ئەمڕۆ ئەو بەشداریتان کە لە هەڵبژاردننی سینۆکراوە ئەمڕۆمە یەکەم هەنگاوێتی کە دەستی سەرۆکاتی دروست کراوە هەنگاوی دوای ئەمە بە هاتنە سەرکاری پەرلەمانە بۆی بتوانێت دەست بۆ ئەو یاسانە بەرێت کە پەیوەندیان بە بژێوی خەڵکی بە تایبەتی پرۆژه یاسای چاکسازی و ئەم پەرلەمانە نوێنەرایەتی ئەوانەکە ئێمە ئەمانەیە متمانەی خەڵک بەم پەرلەمانە بەهێزتر بێتەوە من لێتان ناشارمەوە متمانەی خەڵک بەم پەرلەمانە لاواز بووە بەهۆی تێکدانی ئەو تەوافقی لە خولەکانی پێشووترا بوو ئێمەمانەی ئەو متمانەی یەک بەهێزکەینەوە دووش پەرلەمان بیسەلمێنێ بۆ خەڵک کە ئەم پەرلەمانتارانی لێرەم بۆ ئیمتیازات لێرە نین بۆیە چەسپاندنی مەبدەئی شەفافیت من بۆ خۆم لەگەڵ ئەوام راپۆرتی دارایی پەرلەمان ئەخینە سەر وێبسایتەکە ئەدەینە هاوڵاتیان ئەدەینە میدیاکان پەرلەمانتارەکان چی ئەکەن چی ناکەن هەر هەمووی شەفاف بێ بۆی خەڵکی کوردستان بزانێ ئێمە بە نوێنەرایەتی ئەوان بۆ خزمەتی ئەوان لێرەین نەک بۆ ئیمتیازات و سیارە کڕین و خان و هێنان و ئەو شتانیانی حەزەکەم خەڵک زۆر لەمە دڵنیا بێ ئەمە سیاسەتی پارتیە لە ئیدارەکردنی سەرۆکایەتی پەرلەمان و پشتیوانی فراکسیۆنی پارتیش بۆ ئەم تەوەجوهی ئێمە چکە مە تەوجیهاتی جەنابی سەرۆکە ئێمە لێرەین بۆی بە خەڵک بڵین لە ئارام بۆ خۆتان بخەون ئێمە لێرەی پارێزەری مافەکانی ئێوە کەواتە 4 ساڵی ئارامی چاوەڕێ بکەن هەتا پارتی بەهێز بوو کوردستان بەهێز بوو سەرۆکایەتی پەرلەمان و هەموو لایەنەکان پێکەوە بین بە تەوافق لەگەڵ لایەنەکانی تر دڵنیای خەڵکەکەین کە ئەم 4 ساڵە زۆر جیاوازە ئێوەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشتر سوبوون لەسەرەوەی کە دانیشتەکانی پەرلەمان ئەنجام بدرێەوە دەستەی سەرۆکایەتیش هەڵبژێردرێت بەڵام ئەمڕۆ لە کۆنگرێ ڕۆژنامەوانی دەڵێن پرۆسەکەم باش نەبوو دەکرا سازان لە نێوان حزبەکان دروستکراوە اینجا کۆبوونەوە بکرێت بەداخەوە دوای ئەو چاوەڕوانیە قوولەی کەەوە هاوڵاتیانی کوردستان کردیان لە پەرلەمان و لە دەنگ پێدراوەکانی دەکانی خۆیان بەڕاستی نەمانتوانی وەکو پێویست هەڵبسن بە ئەدای ئەرک و واسی سەرشانی خۆمان بۆیە پێمان وایە ئەم دانیشتنی پەرلەمان بەڕاستی بە ئاقارێکی حزبیدا ڕۆیشت و هەروەها ئیستیفزازی تێدا بوو بە چ شێوەیە ئەگەر ڕوونتر قسە بکەین ینی بەو شێوەی دەکرا یعنی کەسێک دابدرێ بۆی کەوە ئیتیفاقی هەموو لایەنەکانی لەسەر بێت هەم بۆ سەرۆک هەم بۆ جێگرەکان ینی ئێوە سازانتان دەویست ئێمە دەمانویست کەسێک بێت لە ئاسگومانی باش ئەو خەڵکەدا بێ بۆی بتوانین کەوە هاوکاری بین ئێمە بتوانین خزمەتی خەڵک بکەین بەڕاستی بەڵام ئەو سیراع ململانەیە کە لە ناوچە و لق و مەڵبەندەکان هەبوو بەداخۆ لە پەرلەمان بەڵام ئێوە کاندیدتان نەبوو تەنانەت کاندیدیشتان نەبوو کاندیدیشمان نەبوو بەڵام لەبەر ئەوەی کە باڵێراوەکانمان بەڕاستی ئەمە زیاتر ڕەنگی حیزبی پێوە دیار بوو نەمانتوانی بەڕاستی باشە ئێستا تۆ ئەگەر ڕاپرسێک بکەین لە ناو خەڵکی کوردستان هەموو دەڵێن ئێمە دەمانەوێت زوو پەرلەمان دەست بەکار بێ و کابینەی داهاتوش پێک بهێنرێ ئەی ینی ئەم داخوازەی خەڵک لە چێوە دەبینن ئێوە ئەو قەیرانانی کەوا لە کوردستان هەیە پێک کۆتایی پێداهات بەو دانیشتن و بەو بە ئاسایی ڕۆژنی دانیشتی پەرلەمان لەبەرەوەی کە دانیشتنەکە ئاسایی نەبوو و هەروە بە چاوەڕوانی لەوانەیە پشێوێچکە لێ بکرێ و ببێتە هۆی دروستکردنی قەیرانێکی دروستە ئەو قەیرانەی بۆیە بەڕاستی ئێمە تەهەڕوومان لەو مەسوودی سەرشانمان کرد نەمانتوانی شاید حاڵی ئەو نا یاسایی باشە یەکگرتو دەڵێ مەسلەی دوو ئیدارەی و بایکۆتکردنی فراکسیۆنێک لە نێو پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئێمە قبول ناکەین هێڵی سوورە بۆچی ئێوە لە ئێستادا باس لە قەیران و بە شێوک لە شێوەکان مەترسی دەخەنە نێو دڵی خەڵکی کوردستان لەوەی کە قەیرانێک ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە ئەمە بەداخەوە لە سەرتاوە گومانی زۆر باشمان هەبوو بەو لە نەبراوانەی کوردستان بەڵام بەهۆی هەندێک لە فراکسیۆنەکان و زۆری کورسیەکانیان بەڕاستی ڕەچاوی ئەو پێکاتانە و ئەو لایەن و ئەو گروپان و ئەو فراکسیۆنانی کوردستان نەکرا پێمان وایە بەڕاستی زیاتر پەرلەمان ئەو ڕۆڕێکارێکی حیزبی گرتەبەر باشە بەڵام ینی گرنگ ئەوە نییە حزبێک کە زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێ هێزی خۆی لە نێو پەرلەمان بەکاربێنەوە مافێکی شەرعی نییە حتما بەڵام لەبەر ئەوەی کە پۆستی سەرۆکی پەرلەمان فراکسیۆنی یەکێتیە و غیابی هەبوو
وە خەڵکانێکیش کە لێرە نەبەڕاستی دەنجیان داوە یعنی ئەمە ئومێدی خەڵک بووە. ئەمڕۆ لە دانیشتێکی پڕ لە گەنگەشە و هەڵوێستی جیاوازی فراکسیۆنەکان لە نێو پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو دوجار بەشی زۆری فراکسیۆنەکان توانیان دەستەی سەرۆکایەتی تازەی پەرلەمانی کوردستان ئەگەر سەرۆکی پەرلەمانەکەشی بە شێوەکی کاتی هەڵبژێردرا بێت بەڵام توانرا ئەو دەستەی هەڵبژێردرێت سەبارەت بە شانەوەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو پەرلەمانی کوردستاندا و دەرەنجامی گفتوگۆکانی داهاتووی ئەو حزبە وا پێدەچێت پارتی خوازیاری ئەوە بێت کە بە هەر شێوەیەک بێت یەکێتی بەشداری لە پەرلەمان و کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان بکات و پارتیش وەک براوەی هەڵبژاردنەکان دەخوازێ بۆ 4 ساڵی داهاتوو 4 ساڵی ئارامی و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.